ئەساسی ئەم مزگەوتە کە وەختی دانرا من خۆم پارەم نەبوو بتوانم وەکو پارە دیفاعی ئیشی تیا بکەم بەڵام دوو ڕۆژ هاتم ئالێرا بە پات ئەو کاتە حەپارە نەبوو بە پات ئەم مزگەوتەما هەڵکەند ئەم مەلاکەریمە تێگەی لە ئەوەڵ و هەتا ئیساتی دەستی تیا بووە زۆر هاوکاری ئەم مزگەوتەی کردووە باوەڕکەی عنی ئەم مزگەوتە بێ بە مەلاکەریم وەکو چۆڵوا بووە تێگە هەر ئەو کاسە ناومانە مزگەوت هێژاران ئیسە هیوادارم هەر کەسێ بتوانێ هاوکاریمان بکە زۆر مەمنونی و دەستی خۆش بێ بەڕاستی عنی بیستنی ئەم مزگەوتە بە سولای مزگەوتە من خۆم پڕ بە گریان میسەر گریان میێ بووی ئەرێ وەڵا یاکە کەسێ دەستمان بۆ درێژکە هاوکاریمان بکە بەڕاستی زۆر مەمنونین و لەوانەیە یعنی خێری 1000 بێ ئەمە بۆ خوایە کە هەواڵەکەم بیست لە ڕاستیە وەکو کۆسێکی گەورەم کەوتبێ ئەم مزگەوتە ئێمە لە ساڵی 83ەوە نوێژی تیاکەین لە 83ەوە ئێمە لەیرانین بەڕاستی ناخۆشە زۆر ناخۆشە زۆر ئینشاءڵڵا داوا لە خێرخوازان ئەکەین هاوکاریمان بکەن نۆژەنی کەینەوە جارێکی تر بتوانین نوێژی تیا بکەینەوە خەڵک تیا کۆی بێتەوە بەڕاستی زۆرترین خەڵک لێران نوێژی کردووە زۆرترین کەسمان هەبووە نوێژی کردووە لێرانە 400-500 جاری وا بووە لە ڕەمەزانە جێگان نەبووە بێتە ناوەوە ئەمەنە خەڵکی تیا نوێژی تیا کردووە ئەمە قەدەرێکی خوایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم القەدەر لا یغەیر ئێمە یەکەم کەس نین کە مزگەوتمان ئاگی تێشێ و مزگەوتمان ئاوەها بەهەیلێ بێت مسلمان لە دێر زمانەوە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تا ئێستاکێ هەر نەڕەحەتیا بوون بەڵام ئیتر مزگەوت ماڵی خوایە هەر کەسێک لە ئێمە پێویستمان بەوە هەیەکەوە خزمەتی مزگەوت بکەین نەکە مامۆستای مزگەوت نەکە لەسەر هەموو مسلمانێک مزگەوت پێویستە خزمەتی مزگەوت بکە داواکارم لە ئەوانەی کەوا دەستی خێریان هەیە ئەوانەی کەوا ماڵی دنیایان هەیە بێن بەدەم ئێمەوە ئەم مزگەوتە دایەک نوێژەم کرێتەوە و